کەلوپەلی جەژنمان کڕیوە زۆر سپاسی و خێرخوازاناکەین کە جلی جەژنیان بۆ دابین کردوین و یارمەتی مناڵانی بێباوک و نازداران دەدەن. زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەین کە هەموو ساڵە هاوکاریمان دەکەن. هەر کاتێک ڕەمەزان دێت چاوەڕێین بەخشین تەلەفۆنمان بۆ بکات و ئێمەش بین جلی جەژن بکڕین. ئەمڕۆ دڵخۆشم کراسیشتم هەڵگرتووە و پێویستی جەژنم هەڵگرتووە. سپاسی بەخشینەکەم کە ئەم جلی جەژنانیان بۆ دابین کردوین و سپاسی خێرخوازەکانیش دەکەم. دەستخۆشی لە ستافی بەرنامەی بەخشینەکەین بۆ ئەم هاوکاریە و بۆ ئەم جلی جەژنە بۆ ئەم مناڵانە دەستخۆشییان لێکەین عەزێتمانداون لەشیان ساغ بێ دەستی خێرخوازان خۆش بێت کە یارمەتیان ناوین هیوادارین زیاتر هاوکاری بەخشین بکەن و بۆ ئەوەی یارمەتی مناڵی بێباوک بدەن. دەستخۆشی لە ستافی بەخشینەکەین کە هەموو ساڵی جەژنان جل بۆ مناڵەکانەکەن و مانگانەیان بۆ بڕینەتەوانێ زۆر سپاسیانەکەین خوا ڕزقیان بایەخوا و هیواداری زیاتر هاوکاری بەخشین بکەن. زۆر سپاسی خێرخوازانەکەین و خوا خێریان بنووسێ و ماڵیان ناوا بێ خوا ڕزقیان بایەخوا. سپاسی خێرخوازانەکەم لە هەموو ڕەمەزانەکان لە هەموو جێژنە سەرتا جلوشتم بۆەکەن خێریان بنووسێ. سپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەم هەموو ڕەمەزانی جێژنێ جلمان بۆەکەن خێریان بنووسێ و دەستخۆشی لە دەستگای بەخشینەکەم هەموو ڕەمەزان جلوبەرگی جەژنمان بۆ دەکەن. دەستخۆشیش لە خێرخوازانەکەم کە هاوکاریمان دەکەن. من زۆر دڵخۆشم کە دەستگای بەخشین هەموو ڕەمەزانێ هەموو جەژنێک جلمان بۆ دەکات. کالە و بلوس و لەگەڵ پانتۆ ئەم کالە و بلوسانە هەمووی بەڵی خۆم هەڵبژاردووە و هەموویشی جوانە. خۆشەویستانم ئێمە وەکو نەریتی ساڵانەی خۆمان لە دەستگای خێرخوازی بەخشین کە بەشێکمان هەیە بەناوی بەشی بێباوکان ئەو منداڵە بێباوکانە ئەو منداڵە نازدارانەی کە ئێمە سەرپەرشتیان ئەەکەین کە زیاد لە 1000 منداڵە ئەم منداڵانە بە درێژایی ساڵ لە مانگی سەری مانگان موچەی خۆیان وەرەگرن و لە مناسبەکانە بانگیانەکەین لە جەژنەکانە لە ڕەمەزانە لە دەستپێکردنی سەرەتای وەرزی خوێندنە کەلوپەل و جلوبەرگ و شتیان بۆ دابین ئەەکەین. ئەم ساڵیش کە وا مانگی ڕەمەزانی پیرۆزە و دەستمان پێکردووە پشت بەخوای گەورە وەک ساڵانی پێشوو ئەو مناڵە نازدارانە ئەوانەی کە موچەیان هەیە ئەوانەی کە نیانە چونکە ئێمە زۆرمان لایە کە موچەشی نییە ئەیان هێنین وردە وردە جلوبەرگی جەژنیان بۆ هەڵەگرین هەر لە ئێستاوە ئەویش لەبەر ئەوەی کە لە بدایەتی ڕەمەزانە هەم ماوادەکان زۆرە هەم ماوادەکان هەرزانترە و ئەژمێنێت بۆیە ئێمە هەموو ساڵە لە بدایەتی ڕەمەزانەوە پرۆسەکەمان دەست پێەکەین بە هەڵگرتنی جلوبەرگی منداڵانی بێباوک هەموو ڕۆژێک ئەوان ئەو ژمارەیە کە دابشمان کردو بەسەر ڕۆژەکانە ئایان هێنین لەم سیتیانە جلوبەرگەکانیان بۆ هەڵەگرین بە قیاسی خۆیان بە دڵی خۆیان لەگەڵ
دایکیانایەن یان دایکیان جلوبەرگەکانیان بۆ هەڵەگرێەوە بۆشە ئێمە ژمارە لێ نایم بڵێن ئەوەندە مناڵ چونکە هەموو ساڵێ وتومانە بەڵام سوپاس بۆ خوای گەورە دوو ئەوەندە و سێ ئەوەندە لە ژمارەکەی خۆمان زیاتر بووە کە مسلمانان ئیستیجابیان بۆ وەڵامیان بۆ دەستبارگرتنی ئێمە بۆ یارمەتیدانی ئێمە لەم پرۆسە جوانەدا بۆیە ئینشاءڵڵا داواکەمەوە وەک ساڵانی ڕابردوو خێرۆمەندان ئەو کەسانی کە حەزیان لە خێرە ئەو کەسانی کە حەزیان لەوەیە کە حەسەناتی سەرتەرازوی قیامەتیان زیابێ ئینشاءڵڵا لەم مانگی ڕەمەزانەدا ئێمە ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ ئەم منداڵە بێ باوکانە دەست و پەنجە نەرمەکەین بەوەی کەوا جلوبەرگی جەژنیان بۆ هەڵبگرین بەوەی کەوا قوتی جەژنیان بۆ پیا بکەین کاسی جەژنیان بۆ پیا بکەین ئەوانیان کە هەژارن بە مادە و بە پارە یارمەتیان بین بۆیە داواکەین ئینشاءڵڵا لە خێرۆمەندان لەو کەسانی کە خوای گەورە سەرۆت و سامانێکی پێبەخشیون یان ئەو کەسانی کە هەر حەز لە خێریش ئەکەن و باکەمیش ببەخشن لەگەڵ ئەم پرۆسەی ئێمەیە دەستبار بن ئینشاءڵڵا بۆی ئەوەی هەتا ئەوان زیاتر و زۆرتر دەستکراوە بن ئێمەش زیاتر و زۆرتر ئەو منداڵان چاوگەشە ناسدارانە ئێنین لێرە جلوبەرگیان بۆ هەڵەگرین وە لە باقی شوێنەکانی تر وە لە باقی شار و شارۆچکەکانی تر ئینشاءڵڵا داواکارین لە خوای پەروەردگار خێر و ئیحسانی هەموو لایەک قبوڵ بکە بۆیان بخاتە حەسەناتی تای تەرازویان لە ڕۆژی قیامەتە